الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. شهر رمضان الذي أنزل فيه القرآن هدى للناس وبينات من الهدى والفرقان، فمن شهد منكم الشهر فليصمه، ومن كان مريضا أو على سفر فعدة من أيام أخر، يريد الله بكم اليسر ولا يريد بكم العسر، ولتكملوا العدة ولتكبروا الله على ما هداكم ولعلكم تشكرون. وإذا سألك عبادي عني فإني قريب أجيب دعوة الداعي إذا دعان، فليستجيبوا لي وليؤمنوا بي لعلهم يرشدون. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على خير خلق الله المبعوث رحمة للعالمين محمد وعلى آله وأصحابه أجمعين. السلام عليكم ورحمة الله وبركاته. بنران بسران خۆشەویستان، سەلام و ڕەحمەتی خواتان لێبێ. خۆشحاڵین لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی سەدای زێڕین بە خزمەتی ئێوەی زێدە خۆشەویست ئەگەینەوە. ئازیزان و بەڕێزان، ئەڵقەی ئەم جارەی بەرنامەکەمان ئەتوانم بڵێم تا ئەندازەیەک ئەڵقەیەکی تایبەتە، لەبەر ئەوەی میوانێکی زۆر خۆشەویست و ئازیز لێرە ئامادەیە. پێکەوە ئەچینە خزمەتی، بەڵام پێش ئەوە داواکەم لە خۆی پەروەردگار ڕۆژ و نوێژ و تەراویح و عیبادەتی ئەم مانگەمان لێ وەربگرێ ئینشاءالله، بە ڕوویەکی سپیەوە بمان باتەوە بارگای خۆی لە حەوزی کەوسەر بە دەستی محەممەد المستەفا صلی الله عليه وسلم تینوێتیمان بشتێنێ، هاوشێوەی مسلمانانی جیهان، هاوشێوەی ئەو مسلمانانەی کە خۆی پەروەردگار تاعەت و عیبادەتیان قبوڵەکا لە ئێمەشی قبوڵ بکە ئینشاءالله، ببینە کەسێک لەو کەسانەی کە لە دەرگای ڕەیانەوە کە دەرگای ڕۆژوانانە ئەچنە ژوورەوە. ئەمڕۆ میوانێکی خۆشەویستم لەگەڵا، ئەویش مامۆستا هەڵۆ ئەمینە. مامۆستا هەڵۆ جامە خێربی، خی گەورە پاداشت بداتەوە بۆ ئامادەبوونت بۆ بەرنامەکە. من سوپاسێکی بێپایانە دەکەم کە بەدەم داواکاریەکەمانەوە هاتی. حەزەکەم لە زاری خۆتەوە جەنابەت بناسین، پێناسێکی کورتی خۆت لەکوێ لە دایک بیت و خەڵکی کوێی، دواتە دەینە سەر پرسیارەکان ئینشاءالله. بەناوی خۆی بەخشندە و میهرەبان، درود و سەلام لەسەر دیداری پێغەمبەریان صلی الله عليه وسلم. زۆر سپاسی جەنابتانەکەین، داواکارین لە خوای تەعالی نوێژی و عیبادەت و ڕۆژمان لێ قبوڵکە ئینشاءالله تەعالی، دەستخۆشی لە جەنابتانی شاکەین ئینشاءالله. من ناوم هەڵۆ ئەمین شەریف، لە گوندی دوڕاجی لە دایک بوومە، سەر بە ناوچەی داودا. ساڵانێکی زۆر نیشتەجێی دووسخورماتوو بوومە.
تا بڵێم گەشەم کردووە لەو شارە پێگەیشتوم. دوای دۆسخورماتوو چوومە گەرمیان لەوێ لە شاری سموت لە کەلار لە ڕزگاری 4 ساڵیش لێوە بووم لە مزگەوت یاگاون پێشنوێژ بووین لەوێ و ئێستاش نزیکەی 6 مانگە لە شاری سلێمانی نیشتەجێم و پێشنوێژم لە مزگەوتی ئەحمەدی حاجی عەلی کە ناسراوە بە مزگەوتی ئەحەسوور بەرامبەر تەلاری هونەر لە گەڕەکی بەختیاری. یا ڕەبی خۆی گەورە لەش ساحکە و ساغ و سەلامەت بی ئینشاءالله هیوای سەرکەوتنت بۆ خوازین. مامۆستا هەڵۆ قورئانی پیرۆز لای تۆ چی ئەگەێنێ؟ قورئانی پیرۆز پەیامێکی ئیلاهیە ڕەوانە کراوە بە جوبرائیلی ئەمین بۆ سەر دڵە مبارەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم. شتێک ئەوە سەرچاوەکەی بێ هێندە مبارەکە هەر ئینسانێک ڕوو لە قورئان بکە بە دڵنیایی و دڵی منەوەرە بێ بە دڵنیاییەوە قورئان لای من ژیانەوە تا ئینسان ئەگەر ڕوو نەکاتە قورئان ناتوانێ بژی. قورئان واتە ژیان واتە ئاوەدانی واتە ئاشتەوایی واتە هەموو شتێکی جوان ئەوەی جوان بێ لە قورئان وجودی هەست ئەوەی جوان بێ لە قورئان وجودی هەیە. بۆ ئێمە سوپاسی خوا کەین کە هیدایەتی داوین بۆ سەر ڕێگای ئیسلام بۆ ئەم قورئانە پیرۆزە. سپاس بۆ خوا. پێناسێکی زۆر جوانت کرد بۆ قورئان. جەناب لە کێوە دەستکەوتە قورئان خوێندن؟ تەمان ئێمە کۆن لە 2000 لە دۆسخورماتوو لەوێ مزگەوتی سادە هەبوو مزگەوتی سەید هاشم لە گەڕێکی سادەکان یەکەم قۆناغم بۆ چووماوێ کە وەکو فەقێتی وەکو ئەوەی کە تەلەبە بن مناڵ بووین بینیمان کە دەورێکیان کردوتەوە ئێمەش چوین بەشداریمان تیا کرد. لەوێ دوو مامۆسای بەڕێز هەبوون مامۆسا سەید عیسا و مامۆسا فاخر لەوێ ئەو دەورەیانە ئەنجامدا. تەمان من لەوێ تر خۆم ناسیەوە کە مەسەلەن بەهرێکی دەنخۆشیم تایە تر لەوێ گەشەمدا مەسەلەن بە قورئان و بە قەسیدە و بۆ وەسفی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەلەو زەمەنەوە تا ئێستا بەردەوامی. یا ڕەبی لەش ساغ بێ. سوپاس دەکەم. بە چی شتێک سەربەرزی لە حیاتی خۆت لە چی شتێک پەشیمانی؟ تەمان بەوە سەربەرزم کە دڵم خۆشە بەوەی کە توانیمانە لە ژیانە بتوانێوش تەمان فەزلی خوایە کە ئەم ڕێگای ئەم قورئانەوەن گرتووەتە بەر. زۆر بۆ دڵخۆشم کە الحەمدولله خوای تەعالا لە سوورەتی فاتحە فإهدنا الصراط المستقيم ئەو سیراتە زۆر مهمە کە ئێمە ئەهلی ئەو سیراتە بین. وادام خوای تەعالا ئەمەیە کردووەتە قسمەدان ئەم ڕێگا مبارەکە ئەم قورئانە کە ئەمەش حتممە ڕێگای پیاوچاکان و ئەهلی ساڵحان ئێمە هەرچەندی لەوانە نەشنیمان بەڵام ئومێدمان هەیە ڕێچکە و ڕێبازی پیاوانی خوامان گرتە پێ ئەو ڕێچکەمانە گرت بێ کە خوا خۆی لێمان ڕازی بێ ئینشاءالله. دڵم بەوە زۆر خۆشە. ئینشاءالله. لە چی پەشیمانی؟ لەتە من تا شتێکت کردووە خوا نەخواستە نەک وەکو تاوان و گوناه بەڵکو لە مەحەتەیەک لە مەحەتەکانی حیاتت دەڵێ خۆزگا ئەوەم نەکردایە مەسەلەن. تەمان هەموو کەسێک خۆشی هەیە لە ژیانێ و بەشی پەشیمانیشی هەیە لە ژیانە. تەمان من لە سەرەتای دەستپێکردنەوە کە بۆ قورئان و بۆ قەسیدە و شتانە ڕاستی هەندێک شوێن و جێگامان کرد زیادە بوو ئەو کاتەمان کوشت بەشتی ترەوە. ئێستا لەو کاتە پەشیمانە بڵێم خۆزگە ئەو کاتە بگەڕایەتەوە زیاتر مەشغوڵ بووینای بە قورئانەکەەوە. پەشیمانیم لەوەی کە زۆر شتمان کردووە شتی باشیش بەڵام زۆربەی ئەو کاتانی کە کوشتمان یعنی بەشی خۆیمان پێ نەدا کە بتوانین زۆرتر لە خزمەتی قورئان بین. لەوە زۆر پەشیمانم ڕاستی. ومێدەوارم تەمەنش کەماوە ئینشاءالله بتوانین قەرەبەی بکەینەوە درێژکە ئینشاءالله لە خزمەتی قورئان بین هەر هەمومان. پێم خۆشە باسێکی جۆری قورئان خوێندن جۆرەکانی قورئان خوێندن بکەین و فروعی ئەم قورئانە پیرۆزە یعنی جۆرەکانی قورئان خوێندن ئەحکامی تەجوید مەقامات هەموو ئەمانە بکەین بەڵام حەزەکەم هەندێکی کە قورئان مامۆ بکەین. خزمەتانە بەستەرچاو. ئینشاءالله مقامی هەمایۆنتان بۆ خوێنین. تەمان مقامی هەمایۆن لە حیجازەوەیە پێوتری مقامی حیجازی هەمایۆن مقامێکی حەزینە و شتێکی خۆشە. چێن دوایتینە سەرەوەی کە مقامات بزانین چۆنیە. أعوذ بالله من الشيطان الرجيم
بسم الله الرحمن الرحيم فاذكروني أذكركم واشكروني ولا تكفرون يا أيها الذين آمنوا استعينوا بالصبر والصلاة إن الله مع الصابرين ولا تقولوا لمن يقتل في سبيل الله أموات بل أحياء ولكن لا تشعرون ولنبلونكم بشيء من الخوف والجوع ونقص من الأموال والأنفس والثمرات وبشر الصابرين الذين إذا أصابتهم مصيبة قالوا إنا لله وإنا إليه راجعون أولئك عليهم صلوات من ربهم ورحمة وأولئك هم المهتدون. صدق الله. تماشا حكمتي خوابك بدلوي كصوت الزور خوش ما شاء الله. بحيشي تيا صوت الزور حزينة يعني هر بدلوي كمقامك حزين وزور حزين بو ما شاء الله. قبول كان إن شاء الله. خواهي قبريت قبول كان. آمين يا رب العالمين. لرمضانانا بيشنوجية كي طبعا. والله. كاتي بيشنوجية كأجيتا ويتركان قنوتي جاخويني. بيقوم عن والله. تقتم دوا بيكات خلشي زور متأثرة بالمدعاء كانت. يا رب إخوة قبولك إن شاء الله. بيقومان لك تايا دعاء من بوكي بصوته. أجر قسمت بو إن شاء الله. إن شاء الله. راتشي درباري تقليد. بس أبي قصكان بكورتي بكين بوي فريق قرآن خونا كان يشوف كمين كاتمان كما. باش. تقليد بكورتي طبعا من بين باش هر قرآن خوانك هر بانگ بيجيك سرتاك خوي ناسية ودني خوشة تقليد بك. بلام جيشت أستيك كدني خوي ناسية وبيوز بو برهمي خوي بلاوكاتو أبي واصل التقليد بيني بو. شو التقليد بهري أو إنسان شاريته سمع عبدون من عبد الباسط لكردستاني خمان عبد الباسط منزوره. يك عبد الباسط مانية حتى قيامة عبد الباسط مينته بلام زور مانية تقليدي عبد الباسطك بناي فلان وفي أم بياو بهري خوي نماو أم بياو قروفات بك شتيكي نية بداهتو كخلق درسي اللي هو تقليدي كيبكا كخلق سودي لمقام كاني ببيني يعني بويا تقليد شتيكي زور حالي بتايود بقرآن خون أجر بردوان بلا سري من بيام واي هر كسي تقليد بك يعني دواي أو كخوي ناسي وبردوان بلا سر تقليد شتيكي نابي وداهاتو بهريكي جوانشي نابي جيجا لويكا هر ألين عبد الباسط كوتو حكم مقامات شيء لا يملها الله حكم مقامات طبعا جواز بلا من بكورتي علم إما كاتك ألين مقام حلالة وكاتك ألين حرام بوشي كاتك ألين حرامة بون منخو مسا هندي مقامي قرآني بيناخرني بلا بوشي حرامة كاتي حرامة بي قرآن خون هستي بكيف خوي مدك دريش كاتو بكيف خوي كورتي كاتو حكم كان بشاريتو ادغام درنكا اخفاء درنكا اقلاب درنكا اگر مقامك الظالب بسر حكم قرانك يا او حرام بيوم مقامه اگر قران خونك كتجويد اذاني وكاجازه هي لقرانه خلاص يبجواني وقرانا خونه او مقام لذته زين القران باصواتكم في غمر خوافر باشترين جور بكار بينا
خۆشی کە قورآن من چۆن خۆشی کەم کام قورآن خوێن تۆ ئەڵێ لە جیهانە پێت ئەڵێم بە فڵان مقامە خوێنێ سعد الغامدی بۆ نمونە مقامی سێگا خوێنێ بەیاتە خوێنێ ڕستە خوێنێ 5-6 مقامە خوێنێ ئەکە پرسیارشی لێ بکە لەواشی لە مقام نەزانێ بەڵام گوێ گرتو و زانیوێتی کەواتە شتێک نییە بێم بێژی مقامات حرامە لەبەرەوەی حرام بێ ئەگەر حکمی قورآنەکە جوان دەری نەکرد بەڵام بەعام من پێم باشە ئەو کەسن کە دەنگیان خۆشە احتیمامی بدە هیچ نەبێ 4-5 مقام بزان بۆ گۆڕانکاری لە بانکانیانە بۆ گۆڕانکاری لە قورآن بەتایبەت بۆ پێشنوێژی مامۆستا مەحموود ئیسا ئیمامی پێشنوێژیەکە معقول نییە مەسەلەن 8 ڕکات نوێژ تەرایح و 3 ڕکات نوێژی وتر بە یەک مقامی خوێنێ یعنی تەنەوەکە باش تەنەوەکە ئیسم بۆ نەخۆم کاتێت تەرایح حەکەم 4 ڕکات بە مقامێکە خوێنم 4 ڕکاتی تر بە مقامێکی تر وترەکە بە مقامێکی تر لەبەرەوەی چونکە شعور و هەستی ئینسان وایە هەرێکە و حەزی بە مقامێکە بۆی گۆڕانکاری بکەی لەو شتەیە زۆر باشە مامۆستا هەڵۆیجان کەواتە بەنسبەتی مەقامەکانەوە مەسەڵەن قاریئەکە توانێ مەسەڵەن لە 10 لە 4 ئاەت تا 5 ئاەتیان لە ئاەتێکە چەند مەقامێک بگۆڕێ ئەی چۆن ناتوانێت خۆی ئەوە بەهرەی جوانی ئەو قورآن خوێنەیە تۆ توانین لە سەحیفەیەکە یاخود لە ئاەتێکە گۆڕانکاری لە چەند مقامێکا بکەی دەفەرموو ئەومان بۆ بکە بزانین چۆن ئێستا من هەوڵە دەم مەسەلەن یەک ئاەت بخوێنین بیکەمە چەند مقامی بەتان دای شەرحی مەقامەکانەکەین ئەوە فڵان و بۆ نمونە هەرێک ئاەت بوونا هەرمە دەست پێکەین ئینشاءالله باش أبلغكم رسالات ربي وأنا لكم ناصح أمين بۆ نایکینە مقامێکی تر أبلغكم رسالات ربي وأنا لكم ناصح أمين بۆ نایکینە مقامێکی تر أبلغكم رسالات ربي وأنا لكم ناصح أمين بۆ بکینە مقامێکی تر أبلغكم رسالات ربي وأنا لكم ناصح أمين بۆ بکینە مقامێکی تر بەڵێ أبلغكم رسالات ربي وأنا لكم ناصح أمين بۆ بکینە مقامێکی تر من الصباح أبلغكم رسالات ربي وأنا لكم ناصح أمين ما شاء الله بۆ بکینە مقامێکی تر بکینە مقامی دەژن أبلغكم رسالات ربي وأنا لكم ناصح أمين الله ناتوانین کۆمەڵی ئەوها گۆڕانکاری بکەین لە مقامەکە إبداعت کرد ما شاء الله سلامت بێ إبداعت کرد خی گەر لەمانی قبولکە ئینشاءالله یا ربی لەش سابێ سلامت باشە مامۆستا ئەم مەقامانە ئەمە تایبەت بوو بە بواری قورئان خوێندن بەڵێ باشە ئێمە ئەم ناوچەی خۆمان بۆ نمونە ئێستا لە عێراق بانگی عێراقی هەیە لای کورد جۆرە بانگێک هەیە هەرچەنە ئێستا زۆربەی هەرە زۆری هەرێمی کوردستان تەقلید ئەکا بۆ بانگدان سان تەقلیدی بانگە سعودیەکانەکە لە سعودیەکان مەسەن تەقلیدی سوزانم یاسر دۆستەریەکە شەق میشاری ئەکا تەقلیدی کۆمەڵک مؤذنینی سعودی ئەکەن بانگێکیکە هەیە زۆر مەشهورە لا يحضرني الاسم ناوكم بنا بطواتي ها وي الله مقام الصباح او بانجي چیه نازم نشي بلان بانجي خوشه دام مقام الصباح زور حزين بانجي چی زور خوشه اینجا بمشي ويا الله اكبر الله اكبر بمشي اما مقامي الصباح شكو حزينه خلق زور اهتمامي بيها بيقومان فرقي بيني بانجي
سعودی و تورکی و عێراقی و ئەمانە چییە؟ طبعا هەر ناوچە و تایبەتمەندیە سەوتی خۆی بۆ منیسە تورکیا هەر مقامی سەبایە بەڵام بە جۆری تۆن و دەنگی ڕەنگی خۆیان بەکارێنن بۆ نە سعودیا بۆ نە مەکە و مەدینە بۆ نمونە یعنی سەمن بەجددی هەوڵم داوە زۆربەی بانکان لەمە و دوابی کەمە مقامە کوردەکانی لای خۆمان بۆ لەبەرەوەی بەجددی ئەمە هەر هەموو بانکبێژەکانی خۆمان بەردەوام هەرم تەقلیدە دووباراکەنەوە من پێم باشە تەبەن خۆشمان مقاماتی جوانمانەیە کاک مەحموود بەڵێ بۆ نمونە مقامی هیجران بۆ نمونە مقامی خورشیدی خۆمانە بانگی خۆشی تیا دەرەچی هەر نمونەیەکی بەسیط بۆ نمونە باشە الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله أشهد أن لا إله إلا الله حساب مقامە دەنگی خۆمانە ناوچەی خۆمانە بۆ مقامی خورشیدی یانێ مەناتوانی خۆمان بانگی پێ بدەین بەڵام بەداخۆی ما خەریک تەقلیدین زیاتر ڕاستە هەرچی منمانم پێ جوانترە لە فەرقی تەبەن جەنابەت بەشداری کردو لە زۆر لە مسابقەکان بە تایبەت لە مسابقەی بانک پێما بێ یەکەمە تێنەوە بەڵێ مسابقەیەک بەشداریمان کرد لە کورسان لە کەناڵی سپێ دەکرا بوو 250 کەس بەشداری کردبوو ئیترێوە شەش مەرحەلەکان تێپەڕی ئەلحەمدولیلا توانیم پلە یەکەم بەدەست بێنم لەسەر ئاسی کورسان ئاگام لەوە هەبوو بەڵێ من خۆم سەرسام بە بانگی تورکی بەڵێ شەهادەتەی نێگیان حەی عەلە سەڵا فەلاحێکمان بە تورکی بووە بەڵێ بۆ نمونە مقاماتی تورکیا هەر نفسی مقاماتی خۆمانە ڕئیسەکان حوت مقامە ڕئیسەکە حیجاز بۆ نمونە بەڵام بۆ نمونە بەوان بە تۆنی خۆیان بەکارین بۆ ناڵێ یەکی لە بانکانیان کە من گوێم لێ بووە حەزیشم لێ هەیە باش حي على الصلاة الله 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 حي على الصلاة ما شاء الله تركي ماشي وازا هنم نفسي مقامية بغا بشوازي بردوام وإنه بغا برم حجازي بشوازي هر أما بردوام بتشورة حي على الفلاح بمان حي على الفلاح حي على الفلاح ما شاء الله أبو شوازي يا ربي خوي قوري بركة خاطر حنزرته إن شاء الله سلامة بيار إبداعك خوي قر قبولك إن شاء الله لما حافلة بجداريت كردوها بەڵێ 3 ساڵ پێش ئێستا بەشداریمان کرد لە مسابقەیەکی لە عێراق لە بەشاری بەغداد نزیکەی 200 نەفەر بەشداری کرد 200 قورآن خوێنی عێراقی و کوردیشمانتیا بوو لەو 200 نەفەرە الحەمدولیلا مەرحەلەکانیەوە شەش کە تێپەڕین 10 نەفەریان هەڵبژارد ئەوائیلی سەر عێراق و کوردستان زۆر باشە کەواتە شەهاداتی تەقدیری و بابەتی سوپاس و پێزانین زۆر زۆر ئەگەرەوە بێ الحەمدولیلا بەیە لەخوا بەزێر الحەمدولیلا برا و کەس و کار و خزم و دەور و پشتت هەمویان سەوتیان وەکو تۆ خۆشە تەمان ئێمە کاتی خۆی لە دەستخورمات و لە گەڕێکی کابووین ماڵێک بە بەرامبەرمانەوە بوو 4 برابوون هەر 4یان دەنگی خۆش بوو ئێمەش 4 برابووین 3یانمان دەنگی خۆش بوو ئیتر بەردەوام دەرەچوینە ناو کۆڵانەوەوانە من بچووکی گشتیان بووم تەمان من زۆر گوێم لیان نەگرت
ئەو کاتە خەڵک بە تایبەت یعنی بە جدی خەڵک دڵی ساف و خەڵک فەقیر و ئەم تەرتیباتی ئێستا نەبوو یعنی بەردەوام لە مەحەلەی ئەوان گۆرانیا و نەوت مەسەلەن ئاوازی خۆشیان هەڵەگرت من نەمتوانی ئاوازەکانم هەڵەگرت بە تایبەت سوودم لە کێ بینی لە ڕەمەزان کەرکووکی ئەو پیاو ئاوازی زۆر خۆشی هەبوو یعنی ئەو بۆ هۆی ئەوەیە کە ئێمە سێ برابووین دەنگمان خۆش بوو ڕاستی وەڵامی تر قەدەری خوا و دوو برایمە نەمان کۆچیان کردووە خوای تەعالی لیان خۆش بێ ئینشاءالله تەمەن باقییان نەدا تا بزانن بەهرەکانی خۆیان بگێنن زۆر باش خوا لیان خۆش بێ ئینشاءالله خی گەورە عاقبەتیان خێرکە و لیان خۆش باشتیان پێمان خۆشە گوێمان ئاو دێ بە نووری ئیمان قورئانمان بۆ بخوێنە ئینشاءالله تعالی ئینشاءالله دەست پێکەین بۆ نمونە مقامێکمانەی پێوترێ مقامی سەبا زمزم باش کە هەر لە سەباوە دەرەچێت فەرموو أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم يا أيها النبي إنا أرسلناك شاهدا ومبشرا ونذيرا وداعيا إلى الله بإذنه وسراجا منيرا وبشر المؤمنين بأن لهم من الله فضلا كبيرا ولا تطع الكافرين والمنافقين ودع أذاهم وتوكل على الله وكفى بالله وكيلا ما شاء الله تبارك الرحمن خۆ پەداشت بداتەوە یا ڕەبی ئاشنایەتیت لەگەڵ قوڕائی عێراق و دەور و پشت و وڵاتان هەیە واتە بەشداریت کردووە مەسەلەن لە فستیڤاڵی دەرەوەی وڵات بەڵێ بەشداریم کرد مانگێ پێش ڕەمەزان لە ئیمارات دەوڵەتی ئیمارات هێشتا هەڵقەکان دانەبەزی و بماغ ڕەمەزان دائەبەزێ گەشتمە خزمەتی قورئان خوێن شێرزاد مامۆستا شێرزاد شێخ شێرزاد پێکەوە دانیشتین و مەجلیسی خۆشمان نزیکی 3-4 ساعت پێکەوە بووین و زۆری پێخۆش بوو کە منی بینا و منی زۆرم پێخۆش بینام لەبەرەی کۆمەڵێ تەواصڵمان هەبوو لەوێ قورئان خوێن شێخ عەبدوڵڵا سەبعاویم بینی کێکی لە قوڕائی قورئان خوێنەکانی مووسڵ عێراق ئێستا لە ئیماراتەویش ئیمامە الحملا من لەو مسابقەی المرتل ئەو المرتل بەشداریم تیا کرد کە شێخی عەفاسی لە لژنە بوو شێخ عەبدوڕەزاق دلێمی ئەویش هەر لژنە بوو شێخ عەبدوڵڵا ئوسامە سافی ئەویش منشیدێکی عالەمیە لژنە بوو لەوێ ئەیتر الحملا بەشداریمان تیا کرد وە گەیشتمە ئاستێک من ئێستا باسی ناکەم لەبەرەوەی بۆی خۆی لەو کاتە خۆیان کۆتایی ئەڵێم بزانم چەنەم هێناوە و گەشتمە چی قۆناغێک یعنی پێمان ناڵێ چونکە هێشتا ئەو وا قەرارە وا بڕیاریان داوە خۆیانم باسی نەکەین چونکە حەڵقەکان تۆمارکردن بۆ مانگی ڕەمەزان ئینشاڵڵا لەم شەوە حەڵقەکان دابەزن یەکێکە لەوەی کە من زۆر دڵم پێخۆش بوو لە دەرەوەی وڵات بەشداریم کردووە وەکو کوردێکیش وەکو بەجل و کوردی و بە جامانی و بەم شتانە ڕۆیشتم هەتا عەجووبیانە هات کەوتیان ئەم جلە کوردی ئەم شتانە ئەمە چییە ئەمە تایبەتمەندی خۆی هەیە سوپاس بۆ خوا بەڵێ لەگەڵ قارەی عێراقیەکان یان بڵێم لە قارەی عێراقیەکان بە چێ سەرسامی حەزت بە سەوتی چیە زیاتر لە قوڕئی عێراقی حافظ خەلیل شێخ حافظ خەلیلەوەی کێکەوەی تر کە قسەی تیان ناکرێ و مامۆسا
مامۆستای مەقام بێژانە مامۆستایەکە کە هەموو قورئان خوێنەکان قورئان خوێنە نبینی بەڵێ سوودم لە پیاوە نەبینیەوە بەڵام دەنگ جیاوازترە من ئامر کاڵمی هەرچەنێ و جیاوازی لە یەکتری بیر و بۆ چونمان بەڵام بەڕاستی دەنگێکی خۆشی هەیە من مرتاحم بە دەنگی و پیاوە قرائشی ئیشکالیتیان قرائشی ئیشکالیتیانە و قرائشی جوانە تەقلیدێکی بۆمان تۆزێک وخوایە نەم کردەوە حەزیشم نەکردەوە تەقلید بکەم دەوەڵام تەقلیدێکم زۆرم پێ خۆش ئەگەر گوێم لێ بێ باش ئەگەر ئیزن هەبێتەوە زۆریشم پێ خۆش أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم إن الأبرار يشربون من كأس كان مزاجها كافورا عينا يشرب بها عباد الله يفجرونها تفجيرا يوفون بالنذر ويخافون يوما كان شره مستطيرا ويطعمون الطعام على حبه مسكينا ويتيما وأسيرا إنما نطعمكم لوجه الله لا نريد منكم جزاء ولا شكورا الله فيك وفيك أكثر ما شاء الله أقل شيء صلى صدنية والله نزيكا أنا نزيك بو زورش خوش بس خوش بعربي خواب داشت جدات إن شاء الله ما مصاجيان إما بيشوي كوتاي بألقي أمر ما بينين وعد يوم لو ربطوا بك كمال دعاء من بوكي بصوت خوش شكت بيشوي كوتاي بألقى كبينم أجر قصيك تهبي فەرمووی خەڵ پێم خۆش و ڕاستی زیکری ئەو مامۆسایانە بکەم کە من سوودم لیان بینیەوە و لە خزمەتیانە خوێندوم من ئیجازەم لە شێخ ئەحمەد نورەدین وەرگرتووە کە کوتابی مامۆستا شێخ ئەحمەد خورشیدە و شێخ عەبدوڵڵا الجەنابی هەر ئیجازەی قورئانیشم لە وەرگرتووە حەفز و شوعبە و پێم خۆشە لێرەشەوە سوپاسی ئەو مامۆسایانە بکەم کە من سوودم لیان بینیەوە دەربارەی مەقامات مامۆستا محەممەد ستار مامۆستا مەلا ئازاد ئەم پیاوانە مسعودم لێ مولە ئەیاد البەغدادی کە کوردە وێستا قورئان خوێنە لە مزگەوتی گەیلانی کە من 4 ساڵ لە بەغا خوێندووە لە خزمەت پیاوە و کۆمەڵی مقامات فێر بووم و سوودم لە مامۆستا برهانیش بینیوە وەکو مقامبێژ و لێرە و سوپاسیانەکەم و بە تایبەتیش مامۆستا مەلا محەممەد ڕۆستەم کاکل کە بە مناڵی ئەوەمە پێگەیان لە 2023 شەهیدیان کرد خۆی گەورە لێ خۆش بێ ئینشاءالله سوپاسیەکەم سوپاسی هەموو مامۆستایانەکەم کە هاوکاری من بوونە مامۆستا مەلا هیوا کۆمەڵێ مامۆستای تر کە ئێستا ناکرێت ذکری هەمویان بکەین زۆر سوپاسی هەمویان سوپاس جەناب اللهم اهدنا فيمن هديت وعافنا فيمن عافيت وتولنا فيمن توليت وبارك لنا فيما أعطيت وقنا بعزتك شر ما قضيت نستغفرك اللهم ونتوب إليك اللهم يا محول الحال والأحوال حول حالنا وحال المسلمين إلى أحسن الحال اللهم يا مقلب القلوب
ثبت قلوبنا على دينك يا الله. اللهم يا مولانا يا إلهنا، اللهم اهد شبابنا واستر نسانا، اللهم احفظنا يا الله. يا إلهنا يا مولانا، إلهنا الأمان الأمان، يوم لا ينفع مال ولا بنون إلا من أتى الله بقلب سليم. اللهم ارزقنا قلبا سليما. إلهنا الأمان الأمان، يوم ينادى من بطنان العرش أين العاصون وأين المذنبون وأين الخائنون وأين الفاسقون وأين الظالمون. يا ربنا لا تجعلنا فيهم يا إلهنا. وصلى الله تعالى على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين.